کۆی گشتی ئەو نەخۆشانەی کە لە 4 ڕۆژی جەژنا سەردانی نەخۆشخانە و مەڵبەندەکانی سنوورەکەمانیان کردووە بریتی بووە لە 1035 نەخۆش سەردانیان کردووە 16 مناڵ لەدایک بوون 5 حاڵەتی مردن هەبووە کە لە نەخۆشخانەی وەفا بووە تا ئێستاش 1500 ڤاکسین وەرگیراوە بەگشتی لە سنووری بەڕێوەبەراتیەکەماندا لە نەخۆشخانەی وەفا بە کۆی گشتی 23 نەخۆش لەم 4 ڕۆژەدا داخڵ بووە لە چاودێری چڕیش 5 نەخۆشە بوو بە خۆشحاڵیشەوە تەنها لەو ژمارە تەنها 3 نەخۆش ڕەوانەی سلێمانی کراوە کە ئەمەش جێگای خۆشحاڵیە بۆ بەڕێوەبەراتیەکەمان و پێشم خۆشە لێرەدا سوپاسی هەموو پزیشکان و کارمەندانی تەندروستی نەخۆشخانەی فریاکەوتن بکەم چکە بەڕاستی لەم 4 ڕۆژەیە زۆر ماندوو بوون هەوڵێکی زۆریان داوە لە چارەسەرکردنی نەخۆشەکان بە تایبەتی پزیشکە پسپۆڕەکان کە ئەمەش جێگەی شانازی بۆ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە کە کۆمەڵی پزیشکی پسپۆڕی شارەزا و لێهاتوو تیایدا خزمەت دەکات